قازی ڕۆژانە خوارێ برەسی قاز لێنێم خەلێکمان کڕی خەلەکە چاوی کز بوو ئیتر بوتم کاحملێ قەلە چاوی کزەوتی خۆتۆ جەریدەی پێ ناکەن تۆ سەرێ بڕیت خەل و قاس شلەی پێوە ناخورێ خەل و قاس بە ئاوی خۆیەوە خوێ وەرە کاکە ئەو سێرە فەلسەفەرێمان بۆ پێ چەرەوانێ وەرە بڕۆ بیبەر و پیاسم بۆ دانێ بۆ هەرێمم ناناساوم بە هەرێمی قەل من وەسای قەل و قازم شێفی قەل و قازم لە خزمەتی میوانە بەڕێزەکانم بەشتی کوردەواری لە 2012 میشاکەم ئیشەکەی خۆمم زۆر خۆشەیە چونکە ئیشەکەم کەسابەتەکەم بە پاچی وای لێ کردو سرنجی ڕاکێشم کە دڵم بە ئیشەکەم خۆشە خەلی کوردی قازی کوردی کەڵەشێری کوردی مریشکی کوردی برنجی کوردی مریشکی زین و گۆشتی حیوان مریشکی سوور و مەهات قازەکە لە فەزی دستانە لێنێم بەس قەلەکە لە هاوی ناشرا لێنێم چونکە مشتەی تایبەتی خۆمانمانەیە دستانان قازێ هاوینا قاز نییە چونکە هاوینا قاز بۆ نیەت دستانان قەلوان نیە وەڵا ڕۆژانە خوانێ برێ ڕۆژانە دەقەل لێنێم قازی ڕۆژانە خوانێ برەسی قاز لێنێم ئەمە قازی کوردی ئەمە قازی کوردیە ماشەڵای لێبێڵێ لوقمە ئەمە قاز ئەمەش قەلەکەمانە ئەمەش قەلەکەیە ئەمە جگەری قەلەکە وەڵای قەل و قاز نهێنیەکەی نییە چونکە قەلی کوردی قازی کوردی نهێنی نییە تۆ گەر شتەکە و کوردی بێ بە کوردی بیفرۆشە بە کوردی بیکڕە نهێنی تیان نییە ئێمە نهێنەکە ئەوەی بێ لی بنێن لەسەر ئاگر لێنێن دوای قەنە سەر خەڵوز بە شوێنەی بۆ خۆی سەعات پێگاتە کاتە سەعات 5 دوکانەکەنەوە لە 11 شتەکان حازەکەین سەعات 5 حازەیتر لە 5 میوانە بەڕێزەکان بە خێراتیانەکەن کە هێن حەزیان لە قەل و قازیان تەلەفۆنمان بۆکەن پەیوەندیمان پێوەکەن و ئێمەش بۆیان حیزەکەین دوای قەل و قاز خواردن هی بۆ چای خەڵوزەکە بەدار کاکە سعادی خوشکەزام و کاکە چۆمانی ئامۆزام لێرە ئیشەکەن هەر لای خۆمانن جا بەڕاستی خەڵک زۆر لە چاکیان ڕازی ئاوا بەدار لێنی ئەمە بۆ تۆ لە خزمەتان بەسەر چاک مشتەرەکانیشم لە دەرەوەی شارێن لە شارە زور لە قەراق لە چەمچەما لە کەرکووک لە هەولێر لە دووەک لە زاخۆ لە شار باژێر ئەمانەیەن داوای خواردنەکە جایی وایە برادرە دۆستە لە کەرکووک و تەلەفۆنەکە لە هەولێرەوە تەلەفۆنەکەیان لە ڕانەوە تەلەفۆنەکە لێەوە بەڕێکەوتین ئەو نەما قەل بۆ حیدیسکە ئەو نەما قاز بۆ حیدیسکە بۆیان دانێتتر سەعایە گیان 12 شەوێن ئێمەش بۆیان گەرمەکەن و یانینە وەڵای خەل و خاس جایی وایە چیتە دوکانێکە سەفەرێکیان لای کاحمۆمی قەلێکمان کڕی قەلەکە چاوی کز بوو ئیتر بوتم کاحملێ قەلە چاوی کزەوتی خۆتۆ جەریدەی پێ ناکەن تۆ سەرێ بڕیت ئەمە دوو سێ نەفەر سەفەریەوە پەڕۆ لایانێوە وەڵای سپاس بۆ خوا مشتەرەکانم لە خواردنەکەم رازین چونکە شتەکانم بە پاچیە ئێوارە بە ڕۆژ کە بۆ مێ خۆمەی شۆمانێ لێرە لێ شوێنین جا سپاس بۆ شتەکانمان کوردەواری خەڵک تامی کردووە لە خواردن ڕازە خواردنیش کە تام کرد لە زەتێکی هەبوو کابرا مشتەرێنە تۆی بۆ لای من بۆ ناخواردن کە ئیسفادە و لە خواردنەکەم کرد تامیە بوو 6 کەسیتی لەگە خۆتیانی چەند 15 ساڵامە ئیشیشمە ئەو خانمانەی کە نازان قەل و قاز لێنن هەیە بە بوخار لێنێ خۆی قەل قاس بە ئاگرێکی ئێوە لەسەر تەباقی بە کزیە بە ئیشکە جا نەقەل نەقاس پیازی تێ ناکرێت هەیە پیازی تێگا دەرمانی تێگا قەل و قازی کوردی تێی ناکرێت بەس کەڵەشێری کوردی مریشکی کوردی ئەمانە پیازی تێکرێ بەس دا و دەرمانی تێ ناکرێت ئەمە قازە ئەمە هیچ دەرمانێکی تیان نیە ئەمە ئاو ڕۆناوی خۆیەتی ئەمەش قەلە کوردیەکەمانە ئەمە قەلی کوردی ئەمە دەرمانی تیانی ئەمە هەر ئاوی خۆیەتی و تامی خۆیەتی ئەمە هەیە دا و دەرمانی تێگا بەهاراتی تێگا زەردەچۆی چووکە قەلی کوردی نە دەرمانی تێگرێ نە بەهاراتی تێگرێ لەسەر خەڵوز بە شوێنەی ئێمە ئاوای خێنە سەر خەڵوز شتەکانمان ئاوا لەسەر خەڵوز لێنێ ئەمەش مریشکی پیرە ئەمە گۆشتی حیوانە ئەمە جگەرە ئاوا بە قاسوورەکەنەوە بۆ میوانە بە ڕێزەکان حەزیالێتی کەڵەشێری کوردی جا ئەمەش مریشکی سوورە زۆر مەتەمەکان بە مریشک و کەڵەشێری کوردی فرۆشن بە خەڵک ئەوە مریشکە سوورەکەیە ئەوە مریشکی ناسک بە برنجی کوردیەوە